بۆ ڕۆژی چوارەم خۆپیشاندانەکانی ئیدارەی ڕاپەڕین درێژەیان هەیە و خۆپیشاندەران لە سەنتەری شاری ڕانیەوە چوونە بەردەم دادگای بەرایی ڕانیە و جارێکی تر پەیامی بەردەوامبوونیان دووپات کردەوە تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. تەواوە هیچ کاتێکی ڕازی نامین بەوەی کە ئێستا حکوومەت سیناریۆیەکی هەیە بۆی کە بێ بۆ ماوەی مانجێک دەستکاری پاشکەوتی موچەبکە کۆتایی بۆ خۆپیشاندانانە بێنێ. داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک ڕازی نابین حکوومەت بەبێ ئەوەی کە پاشەکەوت هەڵگرێ بە هیچ داوخوازێکی تر ڕازی نابێت. دەمانەوێت ئەو خۆپیشاندانە بەردەوام بێت تاکو بافەکەمان بەرزدێنین لەبەر ئەو حکوومەتە گوێی نییە. ئێمە دەبێت بە زۆر ماف تا لەسەر نادرێت بە زۆر ئەو مافەمان وەردەگرینەوە. ئەو ڕۆژەش نزیکە زۆر نزیکە ئەو ڕۆژە ئەوە مافە زەوتراوی ئەو خاڵە حازیە و هەزاران منداڵی ستەم لە کرای و میلەتەیە ئەو شعبە لە ناو ناچی ئەو شعبە سەدیێوانەی لە ناو بردووە. جیاواز لە ڕۆژانی ڕابردوو پۆلێک لە زانانی ئاینی دادوەرانی دادگای بەرایی ڕانیە و پارێزەران هاتنە ڕیزی خۆپیشاندەرانەوە و پشتیوانی خۆیان بۆ پێکاتەکانی تری سەرشەقام ڕاگەیاند. ئێمە وەکو باقی ڕێکخرا و جەماوەر و ئەوانە مەش بە هەمان شێوە داوای مافەڕەوەکانی ئەو میلەتەمان دەکەین کە مافیان خراوە ئەو پاشەکەوتە شتێکی ناحەقا شتێکی زوڵمە لەو خەڵکی کراوە لەگەڵ کە داهات گەلێک زۆرە بەڵام ئەوان بەڕاستی تەخشان و پەخشانی دەکەن و بەشی ئەو میلەتە مەزڵمەی لێدادەن. هێندێک خەڵک بۆ خۆی دەیخوا و باقی خەڵکەکەی دیکە لێی بێبەش کراوە بەڕاستی ئەمە بەز مستەمی دەزانی و مەش داوای مافەڕەوەکانی خۆمان دەکەین. لە خۆپیشاندانەکەی ڕانیەدا مامەڵەی هێزانامنیەکان بووە جێی سەرنج و پێزانینی خۆپیشاندەران بەو پێی جیاواز لە مامەڵەی بەشێک لە هێزی ئەمنی شارەکانی تر لە جیاتی پەلامەردان و شکاندنی شکۆی دەنگە ناڕازیەکان بە دابەشکردنی ئاو ماندوو تینوێتی خۆپیشاندەرانیان ڕەواندەوە. ئەگەر ئەو میلەتە ئەو خەڵکەش لەمەیە ئێمەش لەو خەڵکەین نەحکومەت هەیە نەوڵات بە هاوکارێکی و جەوەکە گەرمە ئەو شەڕێگەریەکان بۆ هەموو خەڵکیان ئەمە لەگەڵ یاسای هەمووشە بە یاسا بڕوات لەسەر خۆی بڕوات بێکەشە و بێ ئاژاوە بڕوات. لە ئیدارەی ڕاپەڕین وێ ڕای بەردەوامی بایکۆتی مامۆستایان و کارمەندانی تەندروستی کارمەندانی مەدەنی وەزارەتی ناوخۆ لە قەزا و ناحیەکان بایکۆتیان ڕاگەیاندووە. ئەمەوێ ڕای ئەوەی زۆربەی فەرمانگە و بەڕێوەبەراتیەکانی ئەو شارە فەرمانبەرەکانیان دەستیان لە کار هەڵگرتووە و ڕایکردنی ئیشوکاری هاوڵاتیان جێبەجێ ناکەن. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.